پەروەردگار دەفەرمێ وأطيعوا الله وأطيعوا الرسول لعلكم ترحمون. ئەی خەڵچینە ئێوە تاعەتی خوا بکەن واتە دەست بە قورئانەوە بگرن، وأطيعوا الرسول جۆرایەڵی پێغەمبەرەکەی بکەن عليه الصلاة والسلام واتە دەست بە سنەتەوە بگرن. ئەهلی قورئان و سنەت بن، ئەهلی قیل و قال مەبن، ئەهلی پێم باشە و من وای بە باش دەزانم مەبن، ئەهلی ئەی بۆچی فڵانە کەس کردی ئێمەش نەیکەین شوێنکەوتەی ئەو قیل و قالە مەکەوە. تۆ ئەهلی قورئان و حەدیث بە وأطيعوا الله والرسول لعلكم ترحمون. والله دەست بە قورئان و سنەتەوە بگری لعل لەخواوە قەطعیە 100% ئێوە ڕەحمتان پێ دەکرێ و خوای گەورە ڕەحمتان پێ دەکا و لە هەموو ناڕەحەتێک ڕزگارتان دەکا. کەواتە چۆن ئێمە ببینە ئەو کەسانی کە پەروەردگار ڕەحممان پێ دەکا دەستگرتوو بە قورئان و سنەت. هەر کەسێک کە شتێکی وت قەولێکی خۆی ڕەیەکی خۆی بۆچوونێکی خۆی سیاسەتێکی خۆی مەذهبێکی خۆی بیدعەیەکی خۆی هێنا بڵێ مادام قورئان و سنەت نەیکردووە و نەیفەرمووە من نامەوێ قبوڵم نییە. بۆچی؟ بۆ ئەوەی خوای گەورە ڕەحمت پێ بکە. ئەمما ئەو کەسانەی کە دوورن لە قورئان و سنەت، ئەو کەسانەی کە لە خۆیانەوە شت لە دیندا دادەهێنن والله شایستی ڕەحمی خوانین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت ڕۆژی قیامەت من دەچمە سەر حەوضەکەی خۆم حەوضی کەوثەر چاوەڕێی هاتنی ئومەتەکەم دەکەم پێشوازیان لێ دەکەم دێن و لە حەوضەکەم دەخۆنەوە تا کەسانێک دێن یذادون عن حەوضی ویذادون عنی دوور دەخرێنەوە ڕێگەیان پێ نادرێ بێنە سەر حەوضەکەم فأقول يا ربي أمتي أمتي دەڵێم ئەی پەروەردگار ئەمانەش ئومەتی منن بۆ ڕێگەیان پێ نەدرێ ئەوانیش بێن لە حەوضەکەی من بخۆنەوە کە هەر کەسێ لێی بخواتەوە لەمە دواتینووی نابێ و یەکسەر بۆ بەهەشتا فيقال إنك لا تدري ما أحدث بعدك. تو نازانی دوای تۆ چیان داهێنا لە دیندا، نازانی چیان داهێنا. جا ئەمڕۆ دەبینین هەر یەکەی شتێک دادەهێنێت و فەلسفەیەک دەکات و بە زۆر بڵێیەکی خۆی دەیەوێ بیکاتە دین لە خەڵک کە بژڵی پێغەمبەری خوا نەیکردووە عەلەیهی سەڵات وسەلام سەحابە نەیکردووە ئەمە لە دیندا جێگای نابێتەوە. دێت هەزار قیل و قال و تەویلات و تەحریفاتت بۆ دەهێنێ و تۆمەتبارت دەکات بەوەی کە چی؟ بەوەی کە تۆ دژی دینی لەگەڵ ئیسلامنی لەگەڵ موسڵمانانی. لە هەمووی سەیرتر یعنی کەسێک ئەوەندە لە دوژمنایەتی کردنی ئەهلی سونە فجووری هەیە دەڵێ ئەو کەسانەی کە دەڵێن ئاهەنگ بۆ مەولود مەجێڕن منافقن. یەکێک لەو منافقانە وای گوت، یەکێک لەو منافقانە وای وت سەحابە نەیان دەزانی چیە منافقە ئیلا یەکێک لە سەحابە نەبێ کە پێغەمبەری خوا ناوی منافقینی پێوت. ئێستا تۆ چۆن دەڵێی ئەوانەی کە دەڵێن ئاهەنگ مەجێڕن و هەڵمەپەڕن بە ناوی مەولودەوە ئەوانە منافقن چۆن وا دەڵێیت؟ لە کاتێکدا ئەو کەسەی کە دەڵێ ئاهەنگ مەجێڕە دەڵێ وەرە دەست بە سنەتی پێغەمبەرەوە بگرە عەلەیهی سەڵات وسەلام، دەڵێ بە هەموو ژیانت شەو و ڕۆژت ساڵ 12 مانگت با تۆ لە خزمەت سنەت و ڕێباز و دینەکەی پێغەمبەر بی عەلەیهی سەڵات وسەلام، نەک لە ساڵێکدا ڕۆژێک دەی هەڵپەڕن بە یەکەوە و ئاهەنگ بجێڕن و چییە؟ وەڵا ئێمە پێغەمبەرمان خۆش دەوێ ئێکەوتمان ئەو کارە مەکەن پێغەمبەر نەیکردووە تۆ بێی خەڵک بە منافق لە قەڵەم دەی، تۆ بێی خەڵک بە داعش لە قەڵەم دەی. بێگومان ئەمە نیشانەی لە خوا نەترسیە ئەجینا ئینسان ئەو کارە ناکە. بۆیە ئەی مسلمان کە دەتەوێ خوای گەورە ڕەحمت پێ بکە و ڕەحمی خوا شمولت کە دەست بە قورئان و سنەتەوە بگرە و لەیلا مەدە قسەی هەر کەسێک من بمیا غەیری من قسەیەکمان کرد پێچەوانەی قورئان و حەدیث بوو فڕی بدە و تێی هەڵدە و حسابی هیچی بۆ مەکە.